سڵاو بینەرانی ئازیز قەدەغەکردنی ئیخوانی موسلیمین لە زۆربەی وڵاتان بە تایبەتی لە میسر و لە تونس و لە خلیجی عەرەبی و ئێستاش لە ئەردەن چەندین پرسیار دەوروژێنێت لەم بارەوە. بە بۆنەی قەدەغەکردنی ئیخوان لە ئەردەن دەمەوێت مناقەشەی ئەم بابەتە لەگەڵ مامۆستا یاسین ئافتاو بکەم کە لەم بوارەدا شارەزایی هەیە. مامۆستا یاسین بەخێر بیت. زۆر سپاس کاک سوار. بەڕێزە چ وەک مامۆستای زانکۆ، چ وەک ئەزمۆنیشت، چ وەک خوێندنەوەشت لەم بوارەیە، پێم باشە لە سەرەتای ئیخوان موسلیمین و دروستکردنیەوە دەست پێ بکەین. ئێستا 3 ساڵمان ماوە بۆ ئەوی بگەینە یۆبیلی زەهەبی یاخود یۆبیلی سەر و زەهەبی. بەڵێ. یعنی 100 ساڵی ئیخوان موسلیمین، پلاتینیۆمی ئیخوانە کە 100 ساڵەیە. کەچی لە ئێستادا ئیخوان موسلیمین لە زۆر شوێنە قەدەغاکرێ. هۆکاری چی ئەمە؟ بەڵێ. طبعاً سپاس بۆ تۆ کاکێ سۆرانجان سەبارەت بە هەڵسەنگاندنی مێژووی 100 ساڵەی ئیخوان، ینی طبعاً کارێکی زۆر پان و پۆڕ و زۆر گەورەیە، بەڵام بە عموم ئێمە زۆر لە عمومیاتە قساکەین. ینی لە 1928ەوە کام حرەکەیە دامزراوە، ینی لە ژێر کاریگەریەکانی ئەو حکایەتە گەورانەی کە لە سەرەتای سەدەی 20 هەن ئیخوان مسلیمین گەڵاڵە بووە دروست بووە. ئیشی ئیخوان مسلیمین پەرچەکردارێک بوو لە بەرامبەر ناسیۆنالیزم، لیبرالیزم و هەرێکێک لەو حرەکاتە بە قۆتانی کە لەو کاتەیە هەبوون، هەروەها مەسەلەی دیموکراتیەت و ڕوخاندنی خلافات. بەڵێ. یعنی ئیخوان مسلیمین تا ئەندازێکی زۆر هەوڵی ئەیە کۆمەڵگایەکی ئیسلامی زەکراو کە لەم سەر بۆ ئەو سەری هەر هەمووی بە پێی بنەماکانی شریعەتی ئیسلامی ئەوەی کە خۆیان لە شریعەتی ئیسلامی تێگەشتون دابڕێژێتەوە و پەرچەکردارێکیش بۆ بەرامبەر بە مۆدێرنیزەکردنی کۆمەڵگەکانی خۆر هەڵات. یعنی ئیخوان مسلیمین ئەیویست دۆخی ئیسلامی زەکراوی کۆمەڵگەی خۆرهەڵاتی یا کۆمەڵگەی مسلمانەکان بێڵێتەوە، بەڵام بە ئیزافەکردنی هەموو ئەو دەستکەوتە مۆدێرنانەی کە هەبوون، واتە هێشتنەوەی کۆمەڵگاکە لە شێوە هەرە بڵین نەریتی و کۆنەکەیە، بەڵام بە ڕوخسارێکی هی تازە. ئەوەی کە ئێستا لە کۆماری ئیسلامیای بینین تا ئەندازەیەکی زۆر ئەتوانین بڵین نەموزەجێکە، یاخود ئەوەی کە تا ئەندازێک لە ئەفغانستانی بینین لە ڕاستیانی ئێستا سەردەمێک لە سەردەمەکان ئیخوان مسلیمین تا ئەندازەیەک کە بەرگی دیموکراتیزەکردن و بەشداری لە پرۆسەسی دیموکراتیە بەرگری لەوە ئەکرد، ینی تا ئەندازێکی زۆر لەگەڵ فکری وەکو تالیبان و ئەوانەیە زۆر نەئەگونجانەوە، بەس ئێستا بە ئاشکرا ئەبینین لەلایەن سەرکردەکانی ئیخوان و ستایشی نموزەجی تالیبانەکەەوە. نموزەجی تالیبانی بتوانێت هەر لە سەرتا و ئیخوان مسلیمین لێژێر کاریگەری حرکاتی شمولی وەک فاشی و بێگومان ئەگەر ئەدەبیاتێکی حەسەن بەنا بخوێنیتەوە، ئەدەبیاتێکە کە یعنی طبعاً کاتێک کە ناوی ئەنەی فاشیزم یا نازیزم و ئەوانە ینی پەرچەکرداری زۆر تون لەلایەن لایەنگرانی ئیخوان و بەرامبەر دەکەن، بەس ڕاستیە خۆی پرۆسێسە، هەر پرۆسێسی ئەمە وەکو جنێ و ئەمە ناڵم هەر خۆی ئیسلامی زەکردن کاک سۆرانجان، ئیسلامی زەکردنی کۆمەڵگا بریتێ لە تۆتاریتاریزم. لە فکری سیاسی ئەمە ناوەکێتی جا ئیتر، ینی تۆ ئەتەوێ هەموو کۆمەڵگا لە ژێر سایەی کۆمەڵێک فۆرمی شریعەتە دروستکەیتەوە، ئەمە بریتێ لە تۆتالیتۆ نازیزم ئەویست وای کە، فاشیزم ئەویست وا بکە، کۆمۆنیزم ئەویست وا بکە، کۆمۆنیزم بە هەموو مەدرسە جیاوازەکانەوە، ینی ئەمە عیبێکیتانە بەڕاستی هیچ هینێکیتانە. ئیخوان مسلیمین بریتێ لە حرەکەیەکی تۆتالیتاری کە ئەوێ کۆمەڵگا لەسەر بنەماکانی ئیسلامیزم دروست بکاتەوە. زۆر باشە. و ئەمە کێشەی هەرە سەرێکیشێتی و هەموو ئەو کێشانی ئەو دەردانەی کە ئیخوان مسلیمین بەدەستیەوە ناڵێنێت تا ئێستا ئەگەرێتەوە بە ئەو نوقتەی بیزار. بەس مامۆستا یاسین لە ئێستادا ئەوەی کە بڵین لە ئەردەن لەمەی ئەردەنا قسەی لەسەرەکرێت کە گوایە ئێمە نازانین لە ڕووی ئەمە پیلانە یاخود ڕاستیە، خۆیان ئامادە کردو کۆمەڵێک بۆ تەقاندنەوە یا بۆ دروستکردنی موشەیەک لەناو طبعاً ئیخوانی ئەردەن خۆشیان ئینکاریان نەکردو لە ڕاستی ئەم شتە، بەڵام ئەڵەن سێ چوارێک لە ئێمە بە شێوەزێکی تاکە کەسی دوور لە فەرمانی حیزب ئەم کاریان کردو.
يعني إخوان الأولى بو تاوان بارا كريت هل سردمي يكم أول سردمي حسن بناو بويك لجير برده وكاري تندوتيجي يا خوي أماداك بوكاري تندوتيجي بيتوا أما گرفتی سەرەکی ئیخوان بکە ناتوانن لەو دوالیزمەیە نەجاتی بێ. بەڵێ کاک سۆرانزایی هینە فکری ئیخوانی فکرێکە لە ڕاستیە ینی مەسلەی ئەوەی چەکوشت تا لە سەردەمی سید قوت حەسەن بەناو دواتریش سید قوت بە کە باز لە تەنزیمێکی سڕی ئەوان ناکرا ینی بەڵگەکان هێشتا بەشی گومانی ئەویان تایە کە هەبنیان هەبێ ئەمەیانە بێ بەڵام کێشەکە لە شوێنێکی ترایە کاک سۆرە فکری ئیخوانی بەس بەڵگەکان خۆیان باسی بێگومان بێگومان کوشتنی نەقڕاشی کوشتنی ئەحمەد ماهر کوشتنی ئەحمەد خازندار کەشفکردنی ئەو چەکانەی کە بەشێکی زۆر لەو چەکەی لە سەردەمی کوشتنی جەمال عەبدولناسر بەڵێ بێگومان ئەزای من بەشێک لە شک و گومان بێڵینەوە بۆی کە ئەمانە ڕەنگە بە تایبەتی کە دەستی مخابرات و هەواڵگری گەورە لە مەنتیقانە هەیە بەڵام ینی نقطەیەکی جەوهەری تر هەیە کە پێویستە تەرکیزی بکەین سەر ئەوی ژەوەیە کە فکری ئیخوان مسلیمین فکرێکە دوجار لە جیهادا سەردەرەهێنێ ینی ئەزانی چی توندوتیشترین فۆرمی حرەکەی جیهادی لە دنیا حرەکەی حەماسە بەرهەمی هی فکری ئیخوانیە لە ڕاستیە ینی ڕاستە ئەوان پێیان وایە کە فکری حەماس فکرێکە لای ئێمەوەی بەڵام بەرامبەر بە ئیسرائیل و سا بەڵام لە وڵاتە ئیسلامیەکان ناکەین بەڵام حرەکەی ئیخوان مسلیمین لە میسرا دایکی هەموو ئەو توندڕە و ئەو تێرۆریستانەیە کە تا ئەندازێکی زۆر لە حرەکەکەەوە دێنە دەر ینی ڕاستە بەشێک لە مفەکرینی حرەکەکە لەگەڵ قۆناغبەندی نەرمینواندنان و لەگەڵ ئەوانین کە ڕوبەڕوو ڕاستە خۆبنەوە هەندێکیشیان زۆر ئازانە بەرامبەر بە فکری تەکفیری ئەوانەوە ساون بەس ئەمە کافی نەبووە بۆ ئەوەی کە خەڵکانی توندڕە و لەم حرەکەوە نێنە دەرەوە لە نێوان ئەم پێویستە چەکداریەکە باسی یەکەیت لەگەڵ ئەوەی کە تۆ خۆت بە جوڵەیەک کۆمەڵێک گروپێکی دیموکراتی بزانیت و بڵێ من باوەڕم بەوەیە کە لە ڕێی سندوقەکانی هەڵبژاردنەوە چمە سەر حکم ئەنی ئەم دووشتە چۆن پێکەوە دیارێک کاک سۆران ئەبێ ئەو چاو لەوەژ نەپۆشین کە لە ناو خۆرهەڵاتی ناوەڕاستەمە کۆمەڵێک بەتایبەتی لە وڵاتە عەرەبەکانە سیستمێکی تۆتالیتاری زۆر داخراومان هەیە کە ڕێگە بە دەسەڵدەستی دەسەڵات نایە دیکتاتۆریا تۆتالیتار ببوورە دیکتاتۆر ینی ئەو دەسەڵاتە دیکتاتۆر بە تایبەتی لە میسر وڵاتی وەکو میسرا دەسەڵاتێکی عسکرتاری زۆر بەهێزمان هەرچەندەم دەسەڵاتە عسکرتارە دیکتاتۆرە تا ئەندازێکی زۆر ینی چاوپۆشی لە ئیخوان کردووە لە ڕاستی ئەگەر چاوپۆشی تەواوی لە ئیخوان نەکردا ئیخوان ڕەنگە نەیتوانیا بمێنێتەوە لە ڕاستیە کۆمەلگایان یاوتە دەست ئیخوان ینی کاک سۆران ینی لە سعودی چۆن دابەشکردنی کۆمەلگا هەیەوەی کە بەشێکی کۆمەلگاکە دراوەتە دەست حرەکەی وەهابی و هی سەلەفی و دەسەڵات لای بنەماڵەکەیە تا ئەندازێکی زۆر ڕێکەوتنیەکی ناڕاگەیەندراویش لە بینی سیستمی سیاسی لە میسر و هەروەها لەگەڵ ئیخوان مسلیمینە هەیە بۆی کە کۆمەلگا لە یا هەبووە ئێستا سەلەفیەکان زیاتر ئێستا بێگومان بەڵام کاک سۆرانیانی چاوپۆشیکردن تا ئێساش چاوپۆشیکردنێکی گەورە لە ئیخوان هەیە لە ناو میسرا ینی بوونی هەیە من باوەڕم وایە ینی بۆ نمونە ئەگەر کرانەوەیەک هەبوایە ئیخوان تا ئەندازێکی زۆر ئیسا بە بەراوردی نەموزەجی مەغریبی بکەین لەگەڵ نەموزەجی میسرە ینی یەکێک لە عەقڵیەکانی سیستمی پاشایەتی لە مەغریبا چی بوو پراوێزێکی گەورەی یا بە گەمەکردنی ئیخوانەکان هاتنە سەر دەسەڵات خەڵک سەیری کرد کۆمەڵگەی مەغریبی لە سایی دەسەڵاتی ئیخوانیا هیچ تەفڕێکی وا گەورەی نییە کە ببێتە مایەی خۆشگوزەرانی کۆمەڵایەتی و جیاوازی نەبوو لە پێشخوان بۆیە لە هەڵبژاردننی دواترا کە بە ئەندازێکی زۆر هەڵبژاردننی بێگومان ینی لە تونس یەکێک لەو غەڵەتانی کە دەسەڵاتی تونسیەوەی کرد نەیهێش دەسەڵاتی ینی حیزبی نەهەزا لە تونسا ئیشی خۆی بکە ینی ئیشی خۆی بکە بۆ معنایی کە وازی لەبێن چی ئەکەوانی حتا لە بێگومان بەس سیرمان کرد چی کۆمەڵگەی تونسی چی گۆڕانێکی بەسرا بە هەمان شێوە دەسەڵاتی داد و گەشەپێدان لە تورکیا ینی لە بیدایەتەکانە کە لە شارەوانی بوون لە خزمەتگوزاریە باشتر بوون کە هاتنە سەر دەسەڵات هەموو ئەوی لە شارەوانەکانە بەدەستیان هێنا بۆ ئێستا لە دەسەڵات داد و گەشەپێدان ئێستاش لە برەوان ینی دوای 25 بە پێی نزیکترین ڕاپرسیەکان ئەوەی کە کراوە ئەگەر هەڵبژاردن کرێ ئەو هەنگاوەقان یاساییانی کە دژ بە ئۆپۆزیسیۆنی هی کوردی و هی تووشی ئەینێ ئەردۆغان ینی کۆمەڵێک کاک سۆران ینی داد و گەشەپێدان ئێستا هەرچی کەناڵی
ئیشکردن و هیگەمەی سیاسی هەیە لە تورکیا قۆرغی کردو ئەگەر ئەمە نەکات لە ڕاستیە دەسەڵاتی هی دادوگەشەپێدان لە تورکیا کۆتایی هاتووە طبعا کۆتایی هاتووە بۆ ئەبەدنا بەڵام لەم خولای کۆتایی هاتووە لە ڕاستیشە لە تورکیا ئەمە درێژترین ماوەیە کە ئیسلامیەکان توانی بێتیان درێژە بە دەسەڵاتیان گەشەپێدان بەخۆی ناڵێ ئیسلامە حکوومەتێکی ئەلمانی سبغەیەکی کاڵی دینی ئەوەش ڕاستە و هۆکاری مەسەن ئەو ئەحکامانەی ئەوەی کە ئەو بێگومان نەحکم بە شریعەتەکە نەباسی خەلیفەتەکە نەباسی تطبیقی شریعات نەحجابە بەڵام هۆکارەکەی ئەوەیە کاکسوەران کە کۆمەڵگەی مەدەنی تورکی زۆر جیاوازە لە کۆمەڵگەی مەدەنی هی میسری کۆمەڵگەی مەدەنی تورکی کۆمەڵگەیکی زۆر بەهێزەوە زۆر قوڵ فەلسفەی ئەتاتورکێت و سیکولاریزمی ئەتاتورکی تەسیری تێکرد لەبەرەوە گەمەی دادوگەشەپێدان لە تورکیا زۆر جیاوازە لە گەمەی هی ئیخوان لە میسر یەکشتیش لەبەر چاو بگرین کاک سۆرانیانی دەسەڵاتی دادوگەشەپێدان لە تورکیا هەر شتێک ویستی بێتی بۆ پەلاماردانی ڕووکارەکانی مۆدرنیزم لە تورکیا کردوێتی بۆ نمونە منهەجی گۆڕی یعنی بۆ نمونە تیۆرێکی معتەبەری وەکو پەرەسەندنی لە منهەجی هی خوێندنا بە تەواوەتی خستە لاوە یعنی دژاتێکی گەورەی هی مەسەلەکانی فێمینیزم و مافەکانی هی ژنان و ئەمانە ئەکات لەبەرەوەی ینی لەوێش ئەگەر دەسەڵاتی بۆ بڕەخسێ و تا ئەندازێک کۆمەڵگەکات تەسەوەرکەم هەمان پرسیاریشتر کە گرنگە باسی ئەومان کرد کە کۆمەڵگەکان بە دواکەوتووی ماونەتەوە تا ئەسا کۆمەڵگە مسلمان نیشن نەکەن تاوانی ئیسلامیەکان یا ئیخوان بەگشتی لەمە چی بووە پێت وایە ئەوانیش تاوانبارن لەمە کە دەسەڵاتیان من پێم وایە ینی فکری ئیخوان مسلمین ینی لەبەر ئەوەی کە بۆتە بربەستێک لە بەردەم هەموو ئەو هەوڵانەی کە بۆ تازەکردنەوەی فکری ئیسلامی لە ناوچەکەی ئەندرێن بۆ بە بربەستێکی گەورە لە بەردەم تازەبوونی کۆمەڵگە خۆرەڵاتەکان و ڕاستەوخۆش یان ڕاستەوخۆش ئەتوانی بڵین هۆکارێکی گەورەیە لەوەی کە ئەم کۆمەڵگە خۆرهەڵاتیانە بە دواکەوتوی ماونەتەوە ینی بۆ نمونە ڕۆشنبیرە گەورەکانی هی میسر لەگەر ئەوەی کە لەگەڵ دیموکراتیزا بوون بەشێکی زۆریشان لە مەرحەلەکانە بەرگریان لە چەساوی ئیخوان مسلمین کردووە بەڵام کاتێک کە هەوڵێکی تازەکردنەوەی هی فکری ئیسلامیان ناوە زۆر خراپ پەلاماردراوە یعنی ئیخوان ڕۆڵێکی گەورەی هەبووە لەوەیە کە فکری لە کرانەوەی کۆمەڵایەتی طبعا لە پاڵ سیستەمە دیکتاتۆر و هی عسکەرتارەکانی هی منتیقەکەیە لە ڕووی فکریەوە بربەستێکی گەورەی تازەکردنەوەی کۆمەڵگە خۆرهەڵاتیەکان بوون ینی طبعا ناکرێ بیانکەین بە علاگە هەرچی خراپی ئەم منتیقەکەی بین بە زەراجکە هینەکەی بەڵام ڕاستیە ینی لە ڕووی بەتایبەتی لە ڕووی بێگومان لە ڕووی فکریەوە یەکێک بوون لە پاسەوانە گەورەکانی فقهی لە کەڵکەوتووی هی ئیسلامی کە بەکەڵکی ئەم سەردەمەنایە یەکێک بوون لە پارێزەرە گەورەکانی ئوسوڵ فقه کە مەسەلەکانی تەکفیر و مەسەلەکانی جمود لە فکری ئیسلامی ئەهێڵێتەوە لەمانەیە بەڕاستی ڕۆڵێکی زۆر گەوریان هەبوو لەوەیە کە ئەم کۆمەلگایانە لە ڕووی هیزریەوە خۆش دەزانی ینی پێشکەوتن بەرهەمی هی قیتار و هی تیار و هی کۆمپیوتەر نییە بەرهەمی هیزرەیەکەم جار کە نەتێش هزر تازە بێتەوە فکری ڕخنەی ئیشی خۆی بکە ئۆتۆماتیک کۆمەلگەش تازە نابێتەوە لەبەرەوە ڕاستیە بەشێکی زۆری ئەوەشی کە لەم کۆمەلگایانە ئەوە ناتوانن پێگیان هەبێ و دیموکراتیزە نابرانی تۆ کە شەو ڕۆژ هاتیتە سەر تەلەڤیزۆن زەمی فکری دیموکراتیت کرد زەمی سیکولاریزمت کرد زەمی لیبرالیزمت کرد یعنی زەمی هەر شتێکت کرد لەوانەی کە ڕێگە بە تۆ ئێن دەستاودەستی دەسەڵات کەی بوونت هەبێ لە کۆمەلگایە بێگومان ناچاری کە بچیت ئیشی نهێنی بکەیتەوە تەنزیمی نهێنی دروست مامۆستاسین با بێمە سەر ئەردەن کە بەلامەوە گرنگە ئەردەن لە ساڵی 45ەوە ئیخوان مسلمین تیا دامەزراوە تا ئێستا ڕێک 80 ساڵە ئیخوان لە ئەردەنا هەیە تا ئەم ساڵیش تقریبا کێشە هەبووە ئەلبەتە مزاهرات هەبووە هی نەبووە بەڵام لە 2022 بە شێوەیەکی قانونی ئیخوان نەک جەبهەی عەمەل وەک جەماعەت هەڵ ئەوە شێنرێتەوە بەڵام تەنفیز ناکرێ بۆ لە ئێستادا لە 2025 بەم شێوەیە ئەم شتە ڕوئە پێتوانێ ئەمە پیلانێک بێت دشت بەم کۆمەڵە و وڵاتانی تریش بگرێتەوە یاخود ئەو حقیقەتێکە ڕاستێکی کاک سۆران خۆتە زانی خۆرهەڵاتی ناڕاز لە بەردەم سەر لە نوێ داڕشنەوەیە ینی فۆرمەلە ئەکرێتەوە سەر لە نوێ ینی ئێمە ئاگداری ئەو زانیاریانەی پشتۆنین بە تایبەتی کە بنەماڵەیهی هاشمی
ئەردەنا ینی ڕێکەوتنێکی ئێجگار استراتیژی گەوریان لەگەڵ ئەمریکا و لەگەڵ ئیسرائیلا هەیەەوە ڕەنگە باشترین سیستم بۆ ئیسرائیل لە ناوچەکە دەوڵەتی هی ئەردەن بێ ینی ئەردەنێکێکە لە وڵاتانی کە زۆر باش سنووری خۆی لەگەڵ ئیسرائیلا پاراستووە و کۆمەڵە ڕێکەوتنی هی کشتتوکاڵی هی ئاو هی سیاسی هی ئەمنی حتا هی زانیاری و تەکنۆلۆژی ئەوانەی لەگەڵ ئیسرائیلا هەیە ئەوەی کە ئەردەن بۆ ئیسرائیل کرۆ لە ڕاستیا کەم نییە و پێم وایە ئەوەی کە لە هینا هەیە لە ئەردەنا هەیە یعنی تەسەورەکەم ڕەتی بە ئیسرائیلەوە هەیە بەشێک ینی جیهازێکی ئیستیشعار هەیە لە ئیسرائیلە کە هەستەکە دوای تەصفیەکردنی هی غەزە ینی کە نازانین چەنی پێچە بەڵام لە شتێکی مستحیلە چێ ینی لە شتێکی براوە ئەچێ ینی دوای ئەوەی کە قەتعیە نەبێ من وا تەسەور ئەەکەم چکە بە شێوەیەکی نزیکەی هەموو دەوڵەتە عەرەبیەکانی ژیانی لەگەڵ ئەویان کە ئەم ئەزمونە ئەبێت ئیتر تەصفیەکرێەوە حەماس لەویان نەمێنێ دوای ئەو تەصفیەکردنە ینی تەسەورەکەم ینی حازینەی ئەردەنی بۆ ئیخوان موسلیمین هێشتا ڕاستە ینی زۆر هینە زۆر متە و ئیخوانی هی ئەردەنی بە ئەندازەیەکی زۆر لەسەر ئاستی دیسکۆرس لەگەڵ قەزەی فەڵەستیان بەڵام لەسەر ئاستی کردار هیچ شتێک ناکەن ینی مەبەستمەوەیە کە دەوڵەتی ئیسرائیل ئێستاکە کە ئەمەش نابێ بمێنێ ئەم حازینە فکریش لەوێ نابێت ئێمە لە ڕاستیە حیزبی جەبهەی عەمەلی ئیسلامیش کە واجهەی ئیخوانە خۆی دانی بە ڕاستی ئەم ڕووداوا داناوە و دانیشی بەوە داناوە کە کۆمەڵێک نەک هەموو لەوانەی بەشدارن لەو کارە سەر بە ئیخوان مسلیمینن ئێمەش ئەزانین ئیخوان مسلیمین هەر فەردێکی ئیخوان کە لە موقعی مەسئولیەتە بێ دەست ناکە بە ئاوا بەبێ پرسی قیادە ئەمە چۆن بخوێن ئەمە پیلانە کڕدراون یا ڕاستی هەر ئیخوان مسلیمین خوان ئاگاداری ئەم وەزعێتە ڕاستەکەی کاک سۆرانیانی ئەو ئەوەندەی کە من لێدوانی هی سەرکردەکانی ئیخوانی ئەردەنم بینیوە تا ئێستا زۆر بەڕاشکاوی ناڵێن کە ئەم شتە ڕەبتی بە ئەوانەوە هەیە شتێک لە تەموو ژیان تیایشتۆوان دێجاریش نەفیەکەن بەس نەفی قەڵتە ناکەن چونکە ئەزانی لە ئەزمونونەکانی دیکە ئەم هینیان هەبووانی خەڵکانی اختراقکراو لەلایەن ئەمنی میسریەوە لە مخابراتی میسریوانی هەبوون شتی لەم بابەتیان کردەوە بەڵام فکرەکە خۆی ڕاستەکەی فکرەکە خۆیانی حت ئەگەر بوون منە سەیری هی ئیخوانی هی عێراقی ئیخوانی هی کوردی بکەینانی لەناو هەموو تقریبا تا ئەندازێکی زۆر هەموو سەرکردە عسکەریەکانی هی بزاوی ئیسلامی لە هەرێمی کوردستان لە باشووری کوردستان لە باوەشی ئیخوانەوە چوونەتە دەرەوە واتە خۆی هینەکە فکرەکە خۆی ئامادەی تحولکردنی لە حرەکێکی سلمی یا لە تەنزیمێکی سڕیەوە بۆ تەنزیمێکی عسکەری زۆر ئاسانە ینی لەبەرەوە بەپی ئەو ئەزمونانەی کە هەمانە لەو تحول بوون لە تحولکردنی مامۆستا مەلا عوسمانەوە تحولکردنی مەلا سدیق عەبدولعەزیزەوە لە ئیخوانەوە بۆ حرەکەی جیهادی حتا کەسانی وەکو مەلاکرێکار و ئەوانە کە لە ئیخوان بوون و دوایی زۆر ئاسان تحولەکەن ینی ئەم تحولانە پێمانەڵێ کە تحولکردنی سەرکردەیەکی هی ئیخوان لە تەنزیمێکی هی سلمیەوە بۆ تەنزیمی بۆ حرەکێکی عسکەری شتێکی واریدە زۆر واریدە لەبەرەوەی ئەردەنیش ئەگەر بە پێم ئەزمونان بخوێنەوە دوور نییە ڕاستێەوە ینی پێت وایە ئەگەری ئەوە هەیە کەەوە ڕاست بە پێی ئەزمونونەکانی میسر و کوردستانەکەمانە دوور نییە دوو پرسیار کە بەلامەوە گرنگە یەکەم جارە بە ئەمە ڕەبتی بەم پرسیاری پێشترمانەوە هەیە حەماس بە ئاشکرا بەرگری لەوانە کرد کە گیراون و وتی ئەوانە خەباتژێڕی ئیسلامین و پێویستە حکوومەتی ئەردن بەریان با و ئازادیان کە بەڵکو پاداشتشیان بکە ینی پێت وایە حەماس دەستێکی هەبێ لەمە لەوە ناچێ ئێستا بەو سەرقاڵێکە حەماسێتی باوەڕ ناکەم لە ئەردەنا دەست شتەکە تازە نابێت چونکە ئەگەر ئاگادار بین حکوومەتی ئەردەنی ئەڵێ لە 2021 و ئەمانە خەریکن و ئێمە متابعیانەکەن لەوە ئەچێت لە ڕاستیە زانیاری وردم لەسەر ئەمەنیە بەڵام بۆ پێی هەندێک جار ینی ئەو عملیاتانەی کە لە ئەردەنەوە دزیان کردوتە ناو ئەو بەریهی ئیسرائیل مەسەلی شێلان بە سیارە و حتا ئەم فتری تقریبا ساڵێک کەمترە بێ مەسەلی بەچەقۆ کەسێک لە ئەردەنەوە پەڕیەوە بە ئەو بەریهی ئیسرائیل بەچەقۆ کۆمەڵە خەڵکی کوشت و ئەوانە ئەمانە تا ئەندازێک پێ ئەچێت ڕەبتی ئەم دیواودی و لە بینی حەماس و لە بینی ئەم هێزایە هەبێ بەڵام ئەو پەیوەندی ئۆرگانیە من بە دووری ێزام لە ڕاستی پێم وایە حەماس سەرقاڵی شتێک نییە ینی کە بتوانێت خەریکە عملیاتە تو پێتوانێت مامۆستا یاسین لە ڕووی سیاسەتی نێودەوڵەتیەوە ینی با بڵێن ئیخوان بەگشتی بە هەموو ناو
بە هەموو لوق و پۆپەکانیەوە لە یا سیاسەتی نێودەوڵەتی ئایندە تۆ بڵی جێی بێتەوە یا بیانەوە تەصفیەکەن هەر مثلا ئیسلامی شیعی و ئیسلامی سنی هەردووشیان ئێستا ئیسلامی شیعی خۆ خەریکە تاوە تەصفیە ئەبێ پێت وایە ئیخوانی سنیش بڵین ئیسلامی سیاسی سنیش بە هەمان شێوە تەصفیە بکرێت بە تایبەتی ئیخوان موسلیمین کە بە دایکی هەموو حرەکات ناوەبرێت. کاک سۆران ئێمە هەر ئیسلام خۆی و مسلمانان و لە ناویشە حرەکە ئیسلامە جیاوازەکان هەمیان لە بەردەم تەحەدای مۆدێرنتیان ئیخوان بەدەر نیە لەم تەحەدایە ینی جیهان تازا بێتەوە فکری جیهانیانی بە تایبەتی ئێستا تەکنۆلۆژیا و بە تایبەتی ژیری دەست کرد و هەموو ئەو پێشکەوتنانی فەلسەفە و هی ئەو بوارانانی ئێمە خستۆتە بەردەم تەحەدای گەورە ڕاستێکە ینی مانەوەی ئەم فکرە کۆنان ئەم فکرە دێرینان ئەم فکرە کۆنانە لە بەردەم مۆدێرنتیە ئاڵنگاری زۆر 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 گەوریان لە بەردەم حرەکەتێکی سەلەفیە و ئەوانێت ناتوانێت خۆی تازەکەی حرەکەی ئیخوانی ئێستا لە سەلەفی تریانی یعنی لە کوردستانە تا ئەندازێک بۆ نمونە ینی یەکگرتووی ئیسلامی کوردستان ئێستا لە کۆمەڵی ئیسلامی تا ئەندازێک ینی پاشتر ڕۆشتۆتەوە ینی لە کاتێکا یەکگرتوو ئەشوات لە پێش حرەکانەوە ئەزانی هینە هەتا بەچەکە کۆنەکان ڕوبەڕووی مۆدێرنەتی ببیتەوە ناچاری ئەو بیت چیتۆ قاوغی خۆت چکە مۆدێرنەتی ینی چەکی خۆی هەیە بۆ شارکردن لەگەڵیا هەر کاتی ئیسلامی ئەم چەکیان نییە ڕوبەڕووی ببنەوە ینی کاک سۆران لووتکەی ڕوبەڕووبوونەوەی فکری ئیسلامی سیاسی فکری ئیسلامی ناڵم فکری ئیسلامی سیاسی یاخود حرکاتی ئیسلامی ئەحزابی دینی تا ئەندازێکی زۆر پێیان ناخۆشە پێیان بڵێ ئیسلامی سیاسی بەس ئەوەی کە پێ ئەڵێن ڕابوونی ئیسلامی بریتیە لە ڕوبەڕووبوونەوەی بەرەی مقاومە لەگەڵ ئیسرائیلە ینی اینجا ئەوە ببینە ئەنجا ئەزانی کە ئاڵنگاریەکە تا چەند گەورەیە بەرەی مقاومە شیعەیە ینی حەماس لووتکەی بەرەی مقاومە و سونیشە ینی جاکردنەوەی تا ئەندازەیەکی زۆر ئەو جیاکاریە من پێم وانێ جاگەرە چکە حرەکەی هی دینی هی شیعی کەمتر کۆنزەرواتیڤ و پاشڤەڕۆنیە لە حرەکەی هی سونیە ئەزە لاندێ ئەستا ڕەنگە حرەکەی سونی مبادراتی هی باشتری هەیە بۆ مەسەلەی زۆر باشە. مامۆستا یاسین بینیمان با بڵین حکوومەتی ئەردەنی لەسەر ئەوەی کە چەند کەسێک کارێکیان کردووە بڕیارێکی زۆر توندە هەموو ئەموال و منقولە و غێر منقولەی ئیخوان موسلیمین داگیرە کرێ مقاڵەکانیان داخرێ ئەبێ لافیتەکان لێکەنەوە لەوانەشە بڕیارێکی تر بدرێ قیاداتیان بگیرێ یاخود بە هەر حاڵێک پێتوانێ ئەم کاردانەوە توندەی ئەردەن بەرامبەر بە حرەک بە کارێکی ئەگەر بڵین شەخصی یا کۆمەڵێک کەس ینی کاردانەوەی تند و مەبەستدار بێت بێگومان لەوە ئەچێت ئەجەندای دەرەکی ڕۆڵی هەبێت لە مایکاک سۆران چکە ئەردەن وڵاتێکە خۆتەزانی لەسەر کۆمەکی هی کۆمەڵە وڵاتی هی گەورە ئەژید لە حاڵەتی ئەو دەوڵەتانە هەر جۆرە سیاسەتێکیان بێ بەسەر ئەردەنا ئیسەپێنن لە ڕاستیە ینی ئەردەن وڵاتێکە یانیکێکە لە وڵاتانی کە زۆر 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 پێویستی بە دەرەوەی خۆی هەیە زۆر 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 ینی لە ئیسرائیلەوە بیرە بۆ ئاو بۆ مەسەلەی ئاو لە وڵاتی شوکو عێراق ینی بەردەوام لە عێراق لەگەڵ عێراقا لە پەیوەندیان بۆ ئەوی کە مەسەلەی ئەو نەوتی کە بە سەعری داشکێنرا و ئەیاندرێتینکەن سعودیە و ئیمارات و ئەوانە زۆر زۆر حساسیەتان بەرامبەر بە ئیخوان هەیە من پێم وایە ینی ئەمە بەڵام قەتەر دایکانەی ئیخوانە من هەستەکەم قەتەر زۆر زیرەکانە ئیخوان بەکارێنە کاک دایکانەیەتی بە هەر حاڵیانی من قەناعەتم وایە دەرئەکەوێت لە فتری داتوە کە قەتەر زۆر 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 زیرەکانە ناڵ ئیخوان لە ناوخوا دروست ئەوە ڕێکەوتی استراتیژیان لەسەرەوەی کە ئیخوان نەپەڕێتەوەی بەڵام زۆر چاک ئیخوان بەکارێنەوە من سەرسامم بەڕاستی بە توانای قەتەر لە بەکارهێنانی کارتی ئیخوانە زۆر زیرەکانە مامۆستا ئاخر پرسیارم بە کورتی پێتوانێت هەمیشە حرەکاتی دینی سیاسی لەم سەردەمە پاساوێک بوون بۆ دەستێوەردانی جلهێزەکان لەم منتیقەیە لە ماوەی 100 ساڵی ڕابردووە لە دوای ڕوخانی خلافەتی ئیسلامیەوە کە ئیتر بەڕسمی لە ساڵ 1925 تا ئەندازی زۆر هەڵەوەشێنرێتەوە ینی کار ئیسلامی حیزبی دینی و ئەوشی پێ ئەوترێ ئیسلامی سیاسی بەپێی تەصنیفە فکرە سۆسیۆلۆژیای سیاسی ئەوانە هەمیشە
دەرچێک بوون بۆ ئەوەی کە دەوڵەتەکانی هی خۆرئاوایی و غیرە خۆرئاوایی لەم منتیقەیە جێپێکیان هەبێ و بەکاریان بێنن. ینی ئێمە لە سەردەمی دەوڵەتی عوسمانی و ئەڵمانەکان تا ئەندازێکی زۆر هەوڵانە برەو بە فکری جیهادی بن بۆ ئەوەی کە على الأقل دەوڵەتی عوسمانی خۆی ڕابگرێ هەتا ئەوان تۆ تۆزێ خۆیان کۆکەن و لە بەردەم کۆڵانیزمی لێبراون. بێگومان ینی ئێمە کتێبێکمان هەیە جیهاد و صنع في ئەڵمانیا جیهاد made in Germany ینی زۆر خەڵک براوە لێ تەبرینی پێکراوە لە ڕاستیە لەسەر فکری جیهادی. دوای بریتانیەکان کە دێن لەم منتیقەیە بۆ هێشتنەوەی دەوڵەتە مەلەکیەکان تا ئەندازێکی زۆر جۆرێک لە ئیسلام پەرەپێن کە ڕۆڵی هەبێ لە هێشتنەوەی ئەو دەوڵەتانە. دواتر کە یەکێتی سۆڤێت بەتەواتی خۆینەکە خۆرئاوایەکان زۆر زیرەکانە حرکاتی ئیسلامی بەکارێن لە ڕاستیە ئەتوانی بڵێ یەکێتی سۆڤێتێک لە هۆکارەکانی بەدەستی ئیسلامی حیزبی دینی بوو ینی ئەگەر ئەو هەموو جیهادیستە لە کوێیت لە سعودیە لە قەتەر لە ئیماراتەوە بێگو ئەو هەموو پارێ حتا ئەمریکا پارێ خۆی سەرف نەکانی یەکەم درستێبوونی یەکێتی سۆڤێت لە ئەفغانستانەوە بوو لەبەر ئیخوانیش یان ئەزانین چی ئەوەی کە پەیوەندیەکی ئۆرگانی لە بینی خۆرئاوا و ئەمانە هەبێ بڵین ئەمانە ینی دەستکردی خۆرئاوا من باوەڕم بۆ نییە من پێم وایە حرەکەی ئیخوان مسلمین حرەکەیکی ڕەسەنەکاکین دەرهاویشتی کۆمەڵگەی خۆرهەڵاتی کۆمەڵگەی دەرهاویشتی ئەو بەشەی کۆمەڵگەی خۆرهەڵاتی کە نایەوێت تازە بێتەوە کە نایەوێت لەگەڵ دنیای مۆدێرنا بڕوە بەڵام دەوڵەتە خۆرئاوایی و غیری خۆرئاواییەکان زۆر باش دەنا و هاوکێش بە تایبەتی سیاستان سیاسەتێکی پراگماتیکیە زۆر چاک دەستکاری پارچەکانی سەر تەختە شەترەنجەکان کە بۆی کە ئەم کارتە بەکاربێنن لە دژی موعەمەر قەزافی زۆر چاک بەکاریان هێنان لە تورکیا لە دژی سیستمی سیکۆلاری ئەتاتورکی زۆر باش بەکاران هێنن لە دژی بەشار ئەسەد بەکاران هێنان ینی بەڕاستی کارتێکی چاکن ینی زۆر باش بەکارێنرێن و لە بەرەو استراتیژەتیشیان نییە پەرد مامەڵان لەگەڵاکرێ زۆر باش بەکارهێنرێن لە ناو پلانە استراتیژیا یا جیۆستراتیژیەکانی خۆرئاوایی و غیری خۆرئاواییشە. زۆر سپاس بینەرانی بەڕێز بەم شێوەیە هاتینە کۆتایی ئەم ئەڵقەیەی ئەم بەرنامەیە تا ئەڵقەیەکی تر و میوانێکی تر خواتان لەگەڵ.